دم باش تماشاوانی گلک جا جارتم بو برنامه خبرنامه مایک خلی بخیر بن بگمان تاوری میروجی لسر پیشاته که گرینگ روجاوی اویجی دلگرانین لیست پیمانی کردستان لپارلمان عراق لدور گریبستین کرینا چکان جبال حکومت عراق و وکوتزانین دن هذا حکومت عراق هولین جدید جبو پرچکرنا ارتش عراق به همو علاوین هری پیشکتین شر هر وهاجی که گریبستان دگل ولاتین گلک پیشکتین جهان گرید د اولاتین کو جبر همینانا تکنولوژی هری مدرن و سردما یا شری رولوانی کارگر هیا به تایبەتی سەردان وێداویە نوری مالکی بۆ روسیا کو گرێبەستە کە 4 ملیار دلار و 200 بو زیاتری 200 میلیون دلاران دیگر ولاتی واژو کرد جبو کرینا هند کرستین سربازی جوانا بالافران کو پسپورن سربازی دبیجن جوان بالافران تدانه کو دکارن 24 دمشمیران دا به شوروج ده همو روشک سقایدا لهمو دولون حالن لچیانجیک اهدافن خو بدز و بینن هر واحد بینجی کو اوی روکتن آراستکری لسرب ریا لیزر هر واحد چیکجی که بهای 1 میلیارد دلار گریبست واژو کرینه جبو کرینه 24 بالافران دناجی دا تایبەتی ایرو لیست پیمانی کردستانه لپارلمان عراق کو پیکنرین سرکی هر دو پارتیین فرمان راین هرما کردستان واته کتیان اجتماعی پارتیا دموکرات کردستانی نه دلگرانی خو نشان ده جبر کو کو د بیجن کرینا وانچکان او اف گریبست باوی که نشفاف و نزالالن او دخازی کن کو کسدمن کرینا وانچکان مبست وان کرینا وانچکان به تاشکره کرن هر وحال گور یاسای پیوسته هزا پیشمرگین کردستانی جوان جورا چکان به بشنه به لی پیشتر جی وکو برپسین وزارت پیشمرگی جی بومدای خویا کرن هيا نها تنانتیک تونگ جی که جالی حکومت عراق بو هزا پیشمرگی کردستان نهاد که روانه کرن ولی برزان نیگرانیەکانی لیستی و پیمانی کردستان لە گرێبەستەکانی کڕینی چەکی ئەمڕۆ لیستی و پیمانی کوردستان بەیاننامەیەک دەرکردووە لە پەرلەمانی عێراق باس دەواکە کە ئەوان دڵگیرانن لە جوور و شێوازی ئەو گرێبەستانەی ئەنجامدەن ئەو گرێبەستانەی بۆ کڕینی چەک لە وڵاتان بەتایبەتی ئەو وڵاتانەیە کە لە بەرهەمێنانی تەکنۆلۆژیای تازەی سەردەمی چەک ڕۆڵێکی زۆر باشیان هەیە بۆ کۆڕۆسیا وە کوچیک کە پێشتر نوری مالکی بوو سەردان بۆ ئەم وڵاتە بای زیاتر لە 5 میلیارد دلار لەگەڵ رووسیا و چیک گرێبەست واژوو کردووە بۆ کڕینی کەرەستەی سەربازی ئۆفڕۆکەی شارکەری پێشکەوتووە کومالێکیش لە بەڕۆژنامە نووسان لە موسکۆی ڕاگەاند کە ئەوان پێویستیان بە شێوازی بە جۆرەچەکێک هەیە کە بتوانن لە شاخەکان و لە ناوچە بیابانەکان بەکاربێنەوە خۆیان لە دیجی تیرۆرستان بێگومان لیستی و پەیمانی کوردستانیش دڵگیرانە لەوەی کە تا ئێستا کە بە پێی یاسا پێویستە بۆ هێزی پێشمەرگەش ئەم چەکانە دابین بکرێت بەڵام تا ئێستا بۆ هێزی پێشمەرگەش دابین نەکراوە و شێوازی و جۆری ئەم گرێبەستانە جۆرێکی ناشەفاف و نازەڵالە و پەرلەمان ئاگادار نییە. بله هجان بو پتر گوتو بشکنه لسرویه نها مؤید طیب پیودار لیست پیمانی کردستان لسری لا پیوندیه لباجار بغداد با یک راست خو کایک ما دم باش اگر تو بکرتی بحثوان اگرام که هون دولگران کرینه و لیست پیمانی کردستان کو بیاننامه که لدوری گریبستین چکی کرینا چکی جبال حکومت نوندی و رابگین بله سپاس بو بیدارین و انتیجا راستی موی که پیمانی کردستان نیگرانی که آمازن و ببنگه هیا درباره وان گریبستین چکی یعن عراقی دیگل روسیا و ترکیه کرین جبر و اگرا ایک او دولته برو واجی دولتین دی هیچ مرجکی نادان تسر بکارینان وانا امزانین روسیا اورو و میرادگرا سوویتا بریه دوی دمیدایه کو رژیم صدامی سر مانو نمان دیگل ملت مدکر نتنه سوویت تبینید دانوانا بلکی بلگریجی جید که ناف محافل ناف نتوهی ام ابرو که افغانین جیکو سوریا ابرو که بیچکی روسیا یه چپتر ملت خودی نتنو و سرهند راجی روسیا یا بردوام تکید بتا سوریا حالا دوی هم یه قیرانه که سیاسی دادشیم و هیچ یارسریک نزدیک نبوده و جبر سربورن بری ام پرسین اف قیرانه شرکی نافخویی جدد تویدن و ام زانین جی کو لشکر عراقی الزمار دیالال کرکوکی و لگل جهندی دست بلوینا کربو وقت بو او ببنه اگر پیدابونا شرکی اف اگر هکا هنه المیدان و پرسامه جی هیا یاسی اگر اف که بود جی تروری بتن بوچی پیشمرگی نهایت چکرن آیا کردستان یکا تروری سرینه آیا پیشمرگی نهزم برگیریا دولت فدرال عراقی نه
بودجه عراق دای افصال دهاتیه کو دویات اسمریجی دیتا چکدار کرن همان چکی کو لشکر عراق تید حتی نکه اف دنده نهات گرجینان یا دماغی جی اف گریبتا ند زلالن وش دولت قانون پیوتل کس درستی نزاند سروک ارکان پرده بو چیدوی شاندیده نبویه سرکزی هزن اسمانی و کرینا بالا فرات دیده بوچی بله که ما یجبلی و کلی استاف پیمانی کردستان کو بگمان و کتود بیجی نزالالن جبال مالکی و اف گریب ساعت نواجو کرن آیا لیستیندن ده پارلمان عراق ده لیست عراقیه او تیارندن هلویستیان چه آیا گلو؟ ما براستی داخواست کرد ابروکه ام دست پیشخر بود ما بیانا خود در کلیه و ام لیویه دا کانیده چخار و دانش دای لیست بی هفتن همی براستی لیست بی نظانم از نشیم پیشوانا و باقوم بس ما داخواست کرد شوان همیا و ام داخواسته که اشتیشی آراسته حکومتی بکنین کو بین و پارلمان عراقی دا بوما درباره وانگیره بستا باقوم جبوچونه جبوچه بکار تیتن ما شبيت زياتر ديك مدويت حكومة العراق بشيوه كي اشكرا بيجتن ام هيج رنگي كي بيچكي دجي كردا و دجي پشمرگي كردستاني بخارناي پرسکم دی او گلو دنهادا ده حکومت ناوندی دا جگیری سرک وزیران گلک وزیر کرتنه سر حکومار کرتیه گلو حالویستیان چه لسرویه که وکتود بیجی کلو گوریا سای پیوسته پیشمرگه جی بیتا چکدار کن به وان چکن پیشکتی هیانا پیشمرگه نات که چکدار کن همه اف روشای اف کریزا سیاسی العراقه و گلک پیشاتین دننه آیا حالویستیان چه لسرویه که؟ بگو من حالویستیان گل حالویستیمه وش برهندجي اف قيرانه پیدا بوي يعني الويدر كي اگر سركي يبيدا بونا في قيرانه او و اف حكمته نا حكمته كا شراكه اجتماعيه و ليستك يعني جي كتلك يا تكرويه تتنو مش برهندي ذهني جراني ونرازي بونا ما وك استيمانيا كردستاني ويا هندك كتلة ديجيكا وك عراقية وهندك يندي. بله که اگه پرسما یادویه اگر بکرتی اگر هاتو چو مجرد و بیاننامه با بیاننامه ها جنا واروکای ناتل برچاف گرتن هر حکومت عراق بردام بولی سرویکه گلو بدیله و الترناتیوی چیه؟ بله ما ام دی هر دجی و پرسی راوستین و هلوستی خو ما دیار کرو ام دی رجبین سر هلوستی خو بریار دیتن او بو سرکرداتیا کردستان بدیار. بله مایه طیب پیوداره فرمی الیسا فیمانیا کردستان بغداد با کراسا خود سروی بیاننامه او کواندار خستی بو مپی وی گلی سپاس بزانیارین تیوار باش برزان مایه طیب کو تبجی فرمی الیسا فیمانی کردستان لبغداد بگمان امرو بیاننامه در کرا الیسا فیمانی لسر او شوازی او گریبستانه که عراق بو کرینی چک واجو کردو به تایبتی که زیاتر ل 5 میلیارد دلار او چکانای ل روسیا و ل چی کریو به تایبتی ل روسیا جوره چکی کریو کم چک زور متطوره اتواني لناوچه شاخاویەکانی اتواني لەمو ناوچەی بەکاربێنێ لە هەموو ڕەوشێکی کەشەهەوا اتواني هەدەفەکانی بپێکی هەروە ئەو ساڕوخانێ لەسەر بە لێزەر ئاڕاستا کرێ بێگومان وەکو کایمایە طیبیش وەکو تەبێژی لیستیا و پەیمانی کوردستان وتی کە ئەوان مەترسیاوە لەبەرەوە لە پێشتریشە هەڵویستی حکوومەتی رووسیا ئیتیحادی سۆڤیەتی جاران هەڵویستێکی باش نەبوو لە بەرامبەر گەلی کورد ئەو کاتە کە دعمێکی لۆجستی دعمێکی سیاسی لە مەحافلی دوالی دعمێکی بەقوواتی ڕژێمی هاوسەی حکوومەتی ڕژێمی عێراق ئەکرد کە ئەو کات بێگومان چەندین تاوان و جینوسایت بە دەرحەق بە کورد لە ئەنفاڵ و لە کیمیابارانکردن کراوە ئەوان ترسیان بەو شێوازایە ئەوی تریش باستەوا کات کە ئەو گرێبەستانە بە شێوەیەکی نازەڵال بە شێوەیەکی ناشەفاف ڤاژۆ کرێت ئەوان نازانن مەبەست لەوە چییە لە پێشاتێکی دیشە ئەڵەیە کە لە عێراقا کە ریزێکی سیاسی قەیرانێکی سیاسی قوڵ هەیە کە زۆر جار بینیوانە کە جوڵە بەهێز کراوە زۆر جار وای ڕووداوای کە خەریب و شەڕ لە عێراقا شەڕ لە بینی پێشمەرگە و هێزەکانی عێراق دروست بێ هەروەها باس لەوەشەکە کە پێویستە بە پێی یاسا هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەو چەکانە بەر ئەوانیش بکەوانیش چەکدار بکرێن بەو چەکانە بەڵام تا ئێستا یەک تفەنگیش بەرهێزی پێشمەرگەی کوردستانە کەوتە باسیەوەشەکە کە سەرۆک ئەرکانی ئارتشی عێراق بابەکە جێباری کووردە بەڵام لەگەل ئەم وەفدە نەبووە ئاگای لەم گرێبەستانە نییە بەڵێ ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنجێەوەی بەرزدام سەرتیب لە چەمچەماڵەوە بڵێ
ئەم کاتت باش کاکە کار چۆنی هەموو کاتێکت کای سەرتی فەرموو برای بەڕێزم لەسەر سەوەرەکەت کڕینی چەک لەلایەن بەڕێز مالیکیەوە بە شێوەیەکی تاکلایەنەنە و جوور لە موافقەتی پەرلەمان و حکوومەت ئایا پاش ڕۆخانی دیکتاتۆریەتی سەدام و عێراقی دیموکراسیەت و عێراقی پەرلەمانی و عێراقی ئیتیحادی دووبارەکردنەوەی عێراق بەرەو تەسنی عەسکەری و بە سەربازگەیەکی تر لە ڕووی شەکی تەکنەلۆژیاوە بەو بڕێی کە بەڕێزت فەرمووی بە بڕی 4 ملیار و قوسور لەگەڵ مسکۆ و چیک کە عەقدی کردووە چەکی تەکنەلۆژیای سەردەم و پێشکەش بکڕێ بە مەرجێک ئەو چەکانە لە ناوچە شاخاویەکان و سەحرایەکان بەکاربێت لە ناوچە سەحرایەکان بۆ گیان سونە و لە ناوچە شاخاویەکانیش بۆ گیان کورد برای بەڕێزم ئێستاکە عێراق تووشی هەزمەی بێکاری و بەتاڵە و ئاوەدانکردنەوە و ئیعادەی ژێرخانە پێویستە دامی کەسی تەندروستی و پەروەردە و نەمانی بێکاری و ئیعادەی منشاعات بکرێتەوە نەک بەڕێز مالیکی لەسەر حسابی خوێن و شعبی عێراقی هەڵسەیە بچێ ئیعادەی بکاتەوە بە کڕینی چەک و فڕۆکە و دەبابە و ئەسلحەی تەکنەلۆژیا ئەمە معنای ئەوەیە عێراقێکی تووقەبوونەوەیە بەرەو دیکتاتۆریەتی و تاغڕێوی و شمولی و من بە تۆیش و بە هەموو جەماوەریگەلەکەم ئەڕێم نازانم ئەمرم یارەی بینم ئەو چەکە لەسەر من و تۆی کووردا تاقی ئەکاتەوە ئەگەر ئەمڕۆ بێیان بەیانی ئەم کابرایەکە لە سەدان دیکتاتۆرتر و عەسکەرتارێتر و باڵێ کای سەرتی بڕواکە بۆ دیار من و تۆیەتی ئەگەر ئەمڕۆ بێیان بەیانی باڵێ کای سەرتیب باڵێ سپاس پەیوەندیکەت ئەڤین لە هەولێرەوە بەڵێ بله مرحبا سەرچاوا دەست خوش بتەوەێت دەگاتێکار زۆر سپاس راستی جهودایە راستی پێتیە سەر لیستە هاوپەیمانیا کوردستانی سەر هەر پایتە شخصێکی لە هەرێما کوردستانی دانیشتی بیتن میگەران بارەی نوری مالکی کوابچەکەت کردن بۆ هەرێما بۆ حکومەت عێراقی راستی حکومەت عێراقی پێویستی نەبچەکیە چێتێک کەس دژمندار نییە گەل حکومەت عێراقی بەس بارەس نوری مالکی ئەف دەکردن ئایا دێ بەش پێشمەرگت کوردستانی دەت یان بەس بۆ بەغدا هێزا خۆیە ئەوە جێنیگەرانیا هەموو تاکە شخصێکی کوردێکی هەکو تام بکەت و بیر بکەتن بەس نەداخوازیە لە هاوپەیمانیا کوردستانی هەی تایبەت بەرز مام جەلال گەلەوانی چەند پەرلەمانتارێت لە عێراقی و سەرۆک بارزانی هەر کەسێکی دیتن بڵا نیگەرانیا خۆ دەربێخی یان ڕازی نەبی یان بچەکەش پێشکێشی پێشمەرگت کوردستانی بکە وەکو یەک نەخۆ ئەو چەکە هەموو بۆ کوردستانە وەکو مەقتەدان حسێنە و بۆ کوردستانی بێکارینی برا بەڕێز نەخۆ کەس نییە کە دژمنداریە عێراقی بکەتن بەس ئەوە بۆ هەموو بۆ کوردایە بەڵێ سپاسم پێێتە ئیلهام لە سەی سایقەوە بەڵێ ئیلهام خان باش کاکەکەن بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی لە بەرنامەجانەکەتان دەکەم بەڕاستی ئەناڵتی زۆر سەرکەوتووە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سپاس فەرموو من سەبارەت بە تەوەرەکەی تۆ قسە ناکەم من سەبارەت بە قوتابخانە قسە دەکەم من لەوەتی مانگێکە مەکتەب کراوەتەوە تاکو ئێستا دەرزی عەرەبی و ئاینمان نەخوێندووە بەڕاستی لایەنی تەربیەوە زۆر بە قوتابخانە گوێ بە ئێمە نادا بە وەڵڵاهی بەتاقەخوا مامۆستاکان چوونە مەکتەب بە مەکتەب گەڕاون تەختیان بۆ ئێمە هێناوە بۆ خۆلەکان لەسەر ئەوەی ئێمە لەسەر جابنیشین تەربیە تاکو ئێستا هیچ ئاگاداریکی لە ئێمەوە نەبووە بەڕاستی تەربیە زۆر باش نییە لەگەڵ ئێمەدا هیوادارم بەڵێ ئیلهام خان ئێمەش هیوادارین سەرنجی تۆ بۆ لایەنی پەیوەندیدا لە سەی ساڵ گەشتە بێ سپاس حەمید لە شاری هەولێرەوە ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکی بەڕێستان فەرموو دیارە سەبارەت بە کڕینی چەک و چۆڵ لەلایەن دەوڵەتی عێراقیەوە ئێمە کێشەمان لەگەڵ کڕینی چەکدانیە عێراق هەرچە ئەگەر عێراقێکی دیموکراتی بێ عێراقێکی دیموکراتی بەهێز بۆ ئێمە هیچ زەرێکی نییە بەڵام کێشەمان لەگەڵ ئەو عەقلیەتە هەیە عەقلیەتی تایەفی و مەسەدی و قەومی و خێڵەتی بەجێماو یعنی تاوەکو هیچ ساتەوەخۆ دەکەی کە لە وەکو دەڵێن خۆتان دەتوانن زانیاری دەستی یەکەم بەدەستبێنن کە لە بواری کارگەڕیدا تا ئێستا ناوی عەلی و حەسەن و حوسێن و ئەبوبەکر و عوسمان و عەلی عومەر یعنی دەبێ یەکسان بکرێتەوە یعنی کێشەیەکی گەورەی تایەفی لە ناو دام و دەستگای ئیداری حکومەتی عێراقدا هەیە یعنی بەڕاستی ئەوە دەبێت پێداچوونەوەی بۆ بکرێت ڕاست بکرێتەوە یعنی نەبووە کەسێک لەسەر ئەساسی ئەکادمی وەرنەگیرێت لەسەر ئەساسی ئەو کەسە تاوانی چییە
يعني ئەگەر هەر کاتێک بێت و ئەو حکومڕانیە نەکرێتە حکومڕانیەکی دیموکراتێتی ڕاستەقینە بە هیچ شێوەیەک ئەو حکومڕانیە بە کەڵک نایە. يعني ئێمە بۆ خۆت ببینی لە کاتی پێشوودا بە یەک بەیانی مەجلیسی قیادەی سەورە تەماشا دەکرد دوای پەلامارداری کورد بەسەرکی چینایە و دەوڵەتی ئێران بەبێ قەید و شەر بۆ بەیانی تەماشا دەکرد دەوڵەتێکی وەکو کوێتی داگیر کردووە. يعني بەبێ ئەوەی ڕایشکاری یاسایی ڕایشکاری سیاسی ڕایشکاری عسکەری آخر توخوا ئەوە وەکو دەڵێن لە کوی سەعەتارێکدایە لە چیسەی کان زوتیاردایە مام عارفی عتاریان مام عارفی زوتیار کە هەردووچیان پیاوی باش بوون. يعني بەڕاستی کاتی ئەوەیە بەڕاستی پەرلەمانێکی سەردەمیانە بێ لە عێراقدا ویلایەنی کوردستانی زۆر هەوڵی بە دیموکراتیزەکردنی پەرلەمانی عێراق سپاسان دەکەم دەرفەتی زۆرتان دەدام. زۆر سپاس ئێمەش خۆشحاڵین بۆ سەرنجی بەڕێستان. ئەسکەندەر لە زاخۆ بەڵێ کاک ئەسکەندەر فەرموو. ئەلۆ دەمێتە باش دەم باش ئەگەر تەلەڤیزیۆنە خۆی کێم بکەی گەلێک دێ باش بیت. كرم كيف عايز الو بله سبورت تولي بي ابرو از دستخوشی رو اتكم سپاس فرمو ما قلت اگر دنگ تلفزیون خواهی کم که ایکای کس کندر جبر کو پرزگریکن تکنیکی در کevin دنگی تا باش نایت ما بله الو بله کرم که سبورت تولي بي ابرو از دستخوشی رو اتكم از سیردارم کو مینالت ما مینالت کردم بله بەداخەوە گەرەک پەیوەندێکای کەسکەندەر خۆت بۆ ڕێبیر لە دهۆکێ بەێ کاتا کار ئێوار باشتر بووتە کار براسی تەوەرەوە ئەڤریکە تەوەرێکی زوری گەرمە بناوە کوردستانێدا بڕاستی ئەس وەکو جەنجێکی کورد ئەڤریکە گەلێک نیگەرانم بێ ڕەفتارە مالیکی و ئەڤەنە ڕەفتارەیەکی دوێسێ دیگەل گەل و وڵاتەمەتکێت بڕاستی دبێت بەرپرسیارەتیا هەرێمی و دیسان هەموو بەرپرسیارەت کورد براستی ئەڤریکەمە لیستا پەیمانێ هەیە عێراق دیسان سەر و کومار کورد دیسان ما gelek وزیر هنه کردم gelek پارلمانتار هنه داخوازش همویان کنکو سر وی پرزگیری که بیدن نمینن براسی اوه تشته که وکو نشان دیکتاتوریته که جاره کدی دوباره بیده و داخوازش هر کرده که کم لهر جنه که بید وان رفتارت وی رنگی براسی هم نشین ابروی و قبیل بکنیم و ما قبیل نگیرین زور جارانجی جناب سروج بارزانی گرد که نه کسیش قبیل کن که دشمن کالیت gelmek ne düşmanı kesediciyle. Burası elbette asvaku gence ki Kürt burası zurni yaranım vitişte hani ku nuri malik. بله کاک ریبی بله سپاس بو سەرنجاتەژی باوکی محەممەد لە شاری سلێمانیەوە بەڵێ باوکی محەممەد ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکی بەڕێستان دەستخۆشی لە بەرنامە جوانەکەتانەکەم لە نارتی گەورە و مەزن زۆر سپاس فەرموو والله من دوو پرسیارم هەیە لەم حکوومەتە بەڕێزە و لەو بینانش با بخۆیان جۆ بگرن لە دوو پرسیاری من یەکەمیان ئایا ئێمە هەموو جارێ بە پشمل گیراوین ئەم حکوومەتی عراقی بە پشمل گیراوە پێویستەکە چەک بکڕین ئەمە یەکەم دوامینی پارەی ئەو چەکە بۆچی بدرێ بۆچی بە چەکی پێ بکڕن ئەم خەڵکە بەلا لەسەر قسەی تۆ باوکی محەممەد لە کاتێکا کە عێراق ئێستا پرۆژەی ژێرخانی ئابووری عێراقەیە کە لە پەرلەمانی عێراق ئێستا گوتوبێژ لەسەرەگرێ 42 ملیار دلار لە بانقەکان و لە وڵاتانی دیکە بە قەرز وەرەگرێ بۆی جێرخانی ئابووری عێراق توکمە بگرێ بۆ عێراق ئایا ڕەوشی ئەمە پرسیارێکە ئایا ڕەوشی عێراق لە ئێستا داواخوازی خۆی بچێ زیاتر لە 5 ملیار دلار چەک بکرێ بێشتریش بێگومان زیاتر ئابزانم لە 10 ملیار دلار چەک لە ئەمریکا کردوە پێت وایە ئەوە ئاخوازی ڕەوشی ئێستا من پێم وانە ئەوە ڕاست بێت ئەوەی کە عێراقی کە ڕاست نییە ئەمە یەک دووەمینی لەسەر ئەو بابەتی جەنابە کە باسی ئەو پارەیە ئەکە ئەو پارەم پێم باشە بدرێ بە فەقیر و هەژار نەک بدرێ بە چەک و دوایش خۆشمان بە پژمل بگیرێن بەبێ ئەوەی کە تەقەب کردێ خۆمانە ژێریان کاجی چکە وڵاتێکی هیچین وسپاسانەکەم دەست بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستان جەمال لە هەولێرەوە بەڵێ کاکەی وەرت باش باشتر کاکە جەمال زۆر سپاس بە جەنابێت
ئەگەر دەرفەتە 4 دقەیەم بدەیتێ 3-4 دقه لەوانەیە زۆر بێ لەبەرەوە خەڵی زۆر لە سەرێلی پەیوەندیە پێشمان باشە بەڵام با بەشی خەڵکی دیکەش نەخۆینە کە سەرنجی دەستێ بکەین ئەوە بەڕای من و بەڕای هەموو چاودێرانی ئەمە سکابرای سیاسی نیم بەس کابراایەکەم متابعی زۆشتی اخباراتی عراق و هەموو ناوچەکانی خۆشمان دەکەم کەواتە چاودێرێکی باشی لەسەر ڕەوشەکە فەرمووی ئەوە سمینارێکا نووری مالکی دروستی کردووە ئەگەر نە بەڵێ کاک جەمال هیوادارین گەرەکای جەمال پێی باش بۆ قسەی لەسەر خەتی فەرموو بەڵێ ئەوە سمینارێکە دروستی کردە نووری مالکی تەواو بەرامبەر بە دەوڵەتی ئەمریکا چکە دەوڵەتی ئەمریکا نووری مالکی ئیمال کردە لە زۆربەی شتەکانی شکرانە بۆ خوا لەبەرەوەی نووری مالکی دەوێت تاگڕەوانە و دیفاع لە ڕژێمێکی وەکو سووریا وەکو ئێران بکات ئێستا بۆیە ئەمریکا کە پشتی لە نووری مالکی کردەوە هەموو شتەکانیشی پێڵ بەساردووە ناچار بووە چونکە ئەمریکا بڵێ نەڵێن تۆدەک دژایەتی شایەکان دەکات بۆیەش ئەو ملی داوەتە ئیتیحاد سۆڤێت لەوانەیە هەر بە پاڵ دشتی ئێرانیش بێشتا لەبەرەوەی بۆی ئەو پارەیەکەوە ئەو لە میزانی عراق بە ئەسراحیتدا بۆ رووسیای بێ ئەگەر نەهیت مەسەرەی دیکەنیا ئەگەر تۆپ و تیارە سەدام حوسێن زیاتریا بوو لە نووری مالکی بەڵام کوردانی ئێمە بە حەول قووەتی خوا تەواو بەرحاڵ سپاس بۆ پەیوەندێکی کاک جەمال گەرە پەیوەندێکیش پچرا ئەسکەندەر لە زاو خواست بۆ ئەرەماتە سەر هێلێک ئایک ئەسکەندەر چۆنێ باشێ زۆر سپاس کەرم کە برا بەێ عزیزۆ خۆ تەلەفۆناتات کە ئەس خۆشحاڵم ئەف سیلاحانەمی و پێشماییە و پێشماییە لە داگیریە شوێ خەیکرد و حتا وێگۆڤێ معاشی پێشماییە چۆنینە نەشت کردیە خۆنی خۆ بێت و یە شەڵتای فۆلە یە پێشمایگی زەرەوەنیە فۆلە یە بەرلژنا فۆلە و بچی بوو پێشمایگی خۆلی سەر چتش نینە وا گۆتا گوتی زێرەوانیە دیفۆلن ئەو کیش تەبەقە پێشمەرگیە چ جۆرە پێشمەرگیە چ ئەکۆ معاشانیەکێ مەگەل و وەزارەتە پێشمایگەوە بەڵێ کاک ئەسکەندەر سپاس بۆ سەرنجاتەژی کە فراوشەتە گوتی بیدارن جێن پەیوەندەر گۆداری بکەن محەممەد هەر لە باژارێ زاخۆ ئەم کاتت باش بەڕێز هەموو کاتێکێت بەڕاستی ئێمە لەسەر تەوەری پێشمەرگی ئیماش ئێمە لەسەر تەوەری پڕچەکردنی سوپای عێراق قسایکەین ئەگەر بە کورتی پێمان باشە لەسەر تەوەرەکە بەس بەکەر بە کوردی سەر پێشمەرگیەکی لیوە هەستی سەعودی فشقاوەرین بەڵێ بەڕاستی چاک سیلای خۆمانە مەغزەنی خۆمانە وەڵای شتێکمان ناتێ شەوانە بەڕاستی و چێشە مشکلەیە ناو خۆمانەیتمان لەگە عێراقیتمان شەوانە بە ملیار دۆلار بەس قاچاق دەکەن ئەتوو بەس وەرەیەکوانە تەمەشاکە شەوانە 1 ملیۆن دۆلار بەس قاچاقی پێ دەکەن کاکی محەممەد ئەوە پرسێکی گرنگە قاچاقی بە چ شێوایە قاچاقێکە ئایا قاچاقی لە ڕێی ئەو ڕێگایە بۆ سووریا بۆ ئێرە چی چۆن قاچاقیەکرێ پاکە دەبن ئامر لیوامان شەوانە با 1 ملیۆن دۆلار 125 داد ئامر فۆزی 175 بۆ خۆیە باتن ئەو بەرپرسە سەربازیە کوردەکانن واکەن وەکو تواڵی کوردەکانن ئامر لیوای هەستی پێ قاچاقچی بەچیەکەن بە جگەرەکەن بە سیلاحەکەن بە خواردنەکەن بە قورآن بە قورآن خوازن ما سفرە سیلا و چەک هەمووی خۆمانە شەوانە بەستڕێ لە پاکەتی قوتارە قاچاقیەکەن هەتا 1 ملیار دۆلار بەست بچێ بن کای محەممەد ئەو شتانە بچێ بە قاچاق بن بچێ بۆ کام شوێنە بۆ سووریا چێ بەخوا بەخوا ئەو چێشە مەشاکلێ ناو خۆمانەیتمان ئێستا لەگەر میگەم بەس لێکوانە چێشە مەشاکلی خۆمانەیتمان شەوانە بەس پاکەت دەڕوا ملیار دۆلار بەس پاکە دەڕۆ شەوانە قاچاق بەڵێ کاک محەممەد لە زاخۆەوە هیوادارین بەرپرسان لەوێ گیان لە سەرنجتوو بێ بوو لەو ناوچایە قاچاقی ئەکرێ و قاچاقی لە ناوچە کوردیەکان بە سۆکۆتوالی سیلا خوشتی دیکە بۆ سووریا هیوادارین بەرپرسەکان گیان لە سەرنجی کاک محەممەد بێ کە لە زاخۆ ئەو زانیاریانە دەرکان سوپاس محەممەد لە کەرکووکێ بەڵێ کاتت باش دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس و بەڕێستان کاک هاکار بەڕێهی من یعنی سەر کۆماری ئێمە لە بەغا يعني تنها لو آزايا بس بين السنة والشيعة الرق بخا هيك ترنية السنة والشيعة أم بس نرساوية
کاوەتانی نوری مالیکی بوو بە حکوومەتێک و ئەمڕۆ چەکەکرێت لە رووسیا واتە چەکی رووسیا قەت ئاشتی دروست نەکردووە لە هیچ ناوچێکە چەکی رووسیا لە سووریا خەڵکی پێکوژراوە لە ئەفغانستان خەڵکی پێکوژراوە لە سۆماڵ خەڵکی پێکوژراوە لە عێراق خەڵکی پێ ئەنفال کراوە واتە ئەمانەی هاوپەیمانی کوردستان لە بەغدا چیەکەن بۆ ئەمە قبوڵەکەن یعنی هەتاکەی بۆ داوا ناکەن لەوە خەڵکی کوردستان لە هەموو شارەکانی هەولێر و سلێمانی خۆپیشاندان بکەن کە دڵی ئەم شتە بوەستەوە هەموو کورد با خۆپیشاندان بکە ئەم شتە شتێکی زۆر خەتەرە شتێکی زۆر ترسناکە وەسەر میلەتی کورد چونکە نا کورد ئاگای لێیە نا پەرلەمانی عێراق ئاگای لێیە نا هاوپەیمانی کوردستان ئاگای لێیە نا سەرۆکۆمار ئاگای لێیە واتە ئەم سەرۆکۆمارە چییە واتە شێخ زەحفەرە کارتۆنیەکەی جارانە هیچ فەرقێکی نییە. بەڵێ کاک محەممەد سپاس بۆ سەرنجی تۆش فەرمان لە شاری کەرکووکەوە بەڵێ کای فەرمان ئەلو فەرمان لە کەرکووکەوە فەرموو باش هەموو کاتێکی بەڕێز بەڕێزی چاکەم من وەڵا ڕابوونی خۆمە وەک هاوڵاتەیەکی شاری کەرکووک من بەس خاڵم بڕە ئەگەر کاک فەرمان تکایە قەتەوە بیر نەکەنەوە بەرنامەی خۆتانە ینی پێم سەیران دێ کەس ئاڵێن تکایە لەسەر ئێمە نەبرا کاکێکەر ئێوە پەیوەندی نەکەن بەرنامەش نابێ باشە بەڕێزی من هەنە شتێکەمە بەڵێ هەنە شتێکەمە ڕوو بەسی بینێدان ئاگدار من بە وەک هاوڵەتی شاری کەرکووک من ئەڵێم نیروی مالیکی بەڕاستی ئەم نیشاناکات ئەم نیشانە هەر هەمووی غەڵەتە لەبەر سەبەبەوەی عێراق خۆی داواکەوتووە یعنی عێراق ئێران بووە یعنی ئەو پارەی واسادا دەستەگو ئەسلاح بەڕای خۆم هیچ بەدەست خۆی نییە ئەوە بۆچنی ئێرانە پێ ئەڵێ سەگو ئەسلاح بکڕا خۆت بەخەوت کە لە بەرامبەر کورد و سندەخاز لە بەرامبەر کورد غازانێ کورد بە حیاتی نازێژە دەستی عرب نەک عرب شیعبیان سونە بێت یا من لەمە کە بە نیروی مالیکی دەڵێم ئەگەر خۆی یەک تۆزێ بەخۆی بچێتەوە ئەو پارەوادا دەستەگو ئەسلاحە ئەیداد ئەو هەموو بێوەژنەوە ئەهێنینی بۆ کەلار و بۆ تەمسەماڵ بە پاسێننی ئەیدنە 200,000 ئەیفرۆشن ئەو خیرێت پێ نادات سەگو ئەسلاح ئەیکاتە خواردن و جاو دەرمان و ئەیداد ئاسون بۆ ئەو ژنانەکە ئەوە بە 200,000 شووەکەن بەڕێزم من ئەڵێم بە نیروی مالیکی ئەمینەی بۆ نادەستەر یعنی خۆ هیچ بەڵێ کای فەرمان بەقەدەر نیو بەقەدەر سەدام حوسێن خیرەتی نییە و ناتوانێت هیچ شتێ بکات بەرامبەر کورد من ئەو شتانە وا ئەیرێ بۆ کەرکووکە و تۆ بۆ ئەسلاحەیە بە تاکید نەتەلەزەنە بەرزەیەوە ئاڵێم پێشمەرگە یەک لاشکە بێ سینی شڵی پێ بێ چوار فشێکی پێ بێ بە گۆڕ هەموو شەهیدان بەڵێ کایک فەرمان بەڵێ سپاس خۆی دەخە مەزانم دەرێ بەس بە گۆڕ هەموو شەهیدان سەرکرداری کورد بە تابەتی سەرک بەرزانی سەرک مادەلالە بەس عیازمان بداتێ بە گۆڕ هەموو شەهیدە ئەخەم بدەباوەتەوە بە هەر هەموو تێنی بۆ کوردستان ئینشەڵڵا بەس مالکی زۆر خاڵی خاوە ئازانی سووریا بڕخێت نوێ ئێرانەی پێ سووریا بگرن زکاتی بەڵێ سپاس پەیوەندەکەت حکمەت لە بارزان گەلمەیە بەڵێ حکمت لە بەغدا حکمەت لە بەغدا لە پارلەمانی بەغدا بەلێ چۆنی زۆر سپاس کاک حکمەت لە پارلەمانی بەغدا تو پارلەمانتاری گەلو بەلێ ئەنی تو ئەندامی پارلەمانی عێراقی ناوەڵە ئەس حیمۆمە ئەها بەڵێ کەرەم کە بێژە کاک حکمەت ئەو تشتێتە ببێت سەبارەت بە مالیکی و چۆیا ڕووسیان کێرێک سلاحت کەڕێ بەڵێ با ئەو بێت کێشێ بەغدا ناو بەغدا خۆی چارەسەر کرد با کاری بدەتەوێ شعبێ خۆش با سلاحت بکڕیتن بۆ جێش عێراقی و نزار کێرێ ئەو سلاحە غێر بۆ کوردایە کە پێلە کووردا بدەتەوە خودێ بۆچی سلاحە کڕی ئەو چ مشکلانی نەگەل چ دەولەتە نەوەیە بەڵێ کاک حکمەت سپاس بۆ پەیوەندیاتەژی بەلێ تەماشاوانین هێژا پشتی وێ نابڕێ لەسەر هەمان تەوەر ئەم دێ بەردەوام بین جاردن سەڵاف هێژان ئەبوو بەکر ڕانیە ئەنووسێ لەسەر تووری کوماڵەتی پێیجێن ئارتی کە هیچ نیگەرانی ناوێ هەموو حکوومەتی دەتوانێت خۆی بەهێز بکە هەروەها یارە دڵا ئەنووسێ خۆ حکوومەتی ئێمەش پارەی هەیە بوو لە هەموو بارێکە بۆ هەموو تەقۆچینەکان پارەی ڕژاوە تەنها بووباری سەربازی وەزارەتی پێشمەرگە پارە نییە بەکو خۆیاڵێ هەروەها هەولێر ئەنووسێ نیگەرانی لوچیە ئەوە نییە کاتێ مالێکی سەردانی هەولێر دەکا فەرچی لۆ ڕادەخن هەروەها بەڕێزان
دادوەر هەولێریش ئەنووسێ بەڕای من ئەمە شتێکی زۆر ئاساییە لەبەر ئەوە عێراق دەوڵەتە و خەوان ئیمتیازەوە خۆ لەم وڵاتەی ئێمە کە سیر ئەکەین هەر شتێک لەبەر ژەوەندی هاوپەیمانی نەبێت پێیان ناخۆشە لەبەرەوە ڕێ لە گەندەڵیەکانیان ئەگرێت. نهاجێک هێژان لە باژارێ دوو کەس بوارم کاک ئەحمەد لەسەر هێڵەیە بەڵێ کاک ئەحمەد باش کاکە باشتر بووتە سەبارەت بابەتی من إشارتك خشكك إلهام إشارات كالقوتية من قطابية كتابنا قاشنا توزينك أمل دوك كتاب كي من توزينك إنه بس وجبك كتابة قاشت طبعا خارج قايت وإن شاء الله وجبك جديد إن شاء الله وكتاب زحفل تبارتي برنامج وكرينا سلاحي نوري مالكي بقالات كرد بقالا وابط الروسي وتيكو و12 مليار سريجنا بينوان وأمريكا دهيا أولا إيجي أبا أجندات إيران جيبجيز كتوية سوريا جنوب لبناني أم لا بيجي إلا بوما بس بشكي بوما يذكر قلنا بس سيبار حصار عسكري ومادي سر إيراني أو دويت السفك ببي سلاحي بينتن صباحي ترصدن نيزيك صار جودان سيجامي نيزيك دي أو بتن ألو كهرب دم قطعة ديكاك هكات كاك أحمد هسه قهداري دي كان بله نيزيك يعني نيزيك أوضاع ما جارة ديجي مقوتها وأوضاع وطن عربي وشرق الأوسط يتيك أسباب هنا أسباب سوريا تيبك تضرب في العراق اللي كبت إيران اللي كبتوا أو كريارها أمزان البوما بس برادرك قلت المظاهرين وبرلمانتي الورق أظن سياستها حكومتك يعني نشن بيجي حكومتك نكرة بس يا أمشين الرئيس مالا كردي بكنا إيك ودستيخو بدنا إيك وحامي إيك دلبن قوتها خذيها هاي بيش مرقينا هاي صد أو نصد دامي قوتنا ونبت السلاحية بالذات أخذ الإشكيتن دي هاوجي ما بدي لأخذ بابتا أقليمي وناب شهادة تخوض بشير بالك كاك أحمد سباس بوسرنجاتا بارزانو كو چافدير دبيجنو كو پسپورين روشي دبيجن حكومت عراق حقيقية چكان بكرة لي آواي كرين آبان چكان ووان گريبستان ددمه كده كو هزا پشمرگين كردستان جي لغورياسي اوان جي مافيه كو اف چكي بشيوان جيبه بايان آبان چكان بهزا پشمرگين آده اود گريبستان دا وكما يطيب بردف كليسا فيماني گوتي بويچ برپسه که سربازي كردان نبا دمه كده سروكركان ارتش عراق كرد چندین امر فرقه و امر لیوا بر پرسین سربازی استخباراتین عراق کردن بو اوجی گلو دنواوه وفدی نبانه کو اف گریبستا واجو کرنه پرس اوه آیا دنهادا روش عراق در دور وسط خوازه کو عراق به اوای خو پرچک بک او اف شوازی پرچک کرنه نزال یا گریبستان گلو و روش برف چوه به مترسیته چنه بختیار لشاری سلیمانی باله کاتلاش همو کاته که بختیار دەستخۆشی و تەوەلە لە یەکەمەڵات بەبۆچوونی من هەت کەسا ڕای خۆیەتی بەڕای من مالیکی شەشی زۆر چاچی کردەوە و چەکانی کردەوە و هیوادارم چەکی زیاتریش کردێ ئەگەر هاوپەیمانی بڵێ بۆ کوردی کردووە بێگومان لەوە تێ ڕاست کات ئەمە ئایا ئەگەر ئەوان ئەو چەکەیان دەستکرێ بۆچی یەکردن غەیری دژی میلەتەکەیان بەکارهێنن ئەوانی سەر دژی میلەت بەکارهێنە مالیکی معناوایە فەرقی مالیکی و مامجەلال و کاک مەسعود و هاوپەیمانی کوردستانی هەر هەمووی دژی میلەت و دژی فەقیر و فقەرایە دژی میلەتەکە هیچیان بۆ میلەتی ناکەن باشترین بەڵگەشتبووە کە بۆ میلەت نییە لە ترسی هێزەکانی خۆیان ناوەیە بەشەکەمان نەخورێ و لەتیزیمان کردێتەوە باشترین بەڵگەشم بۆ ئەوەیە كان لغاوراتي خويا كل حظ شواتا اما مو كوكا قلت استاذ اول امادين بين بوغاتا ابي اول كو بشانداني كدوله تجاره بجيره من ايش كم لو بشانداني كو بشانداني كدوا استاذ وهذا ذلك امادين تجي الحكومه كندوا كو بشانداني كم او هي دابا ملك مثلا قيماني كدتانكم او شكي كروانا كمال الشيء كذا اجل بيا بيتي بارتي لا بكاريين قصوا كري خرجني لك بكاريين بله کای بختیار باوکی منصور له هولێرەوە بله ئەو کاتە باش بەڕێز هەموو کاتێکیت فەرموو دەستخۆشی لە ئێوە و لە تەواوی کارمەندەکانتان دەکەم دەستخۆشیان لێ یەکەم زۆر سپاس و بەڕێستان فەرموو من دەمەوێتن گۆڕەپانی سیاسی لە عێراق و ناوچەکە بەگشتی بەڵێ دەمەوێتن بۆ سێ خاڵ بگەڕێنمەوە یەک خاڵ پاشی ئازادیە عێراقێ کورد کەتە ناو بژیوانی شیعە و سونە لەوێ ئەو شەڕێ شیعە و سونە کورد لەوێ خۆی وەکو کرد دەردین سپیەک لەوێ کە شەڕی شیعە و سونە دروست نەبیتن یان ببیتە ناو بژووی شیعە و سونەی پێک بینیتن ئەو خاڵە لاوازە لەوێ دەستی پێکرد کورد فریای ئەوە نەکەن ناوماڵی خۆی ڕێک بێخیتن فریای ئەوەی نەکەن
فکر لە مادەی 140 بکەتەوە هەتا حکوومەتی عێراقی لەو کاتەدا زۆر زەعیف بوو ئەگە تەماشا بکەیت لە پاشی 2023 ئازادیا عێراقی لەسەر دەستی پێشمەرگەی کە فەوزی 1 و 2 و 3 دەکەن لە سنووری هەولێر بەشداری ئەوەی کرد جەیشی عێراقی دروست کردەوە شەڕی لەگە ئیرهابی کرد ئێستا نووری مالکی دەیەوێت بستە ڕووس چاک بکرێت لەوێ داوای ڕووس دەکە دەرێت چەکە جیوام دەوێتن ناوتە شاخاویەکان یعنی ناوتە شاخاویەکان مەبەست چێندەرە هەدەفەکەت کوردستانە بە سەراحەت لێت بێت بەڵێ باوکی من زۆر سپاس بۆ سەرنجی تۆش محمود لەو لێرەوە ئەلو مەرحەبا بەڕێزم سەرچاوم خۆش سپاس دەکەم بەنسبەت نووری مالیکی وا دیارە چەک و ئەفزاعی کرێ بۆ دژی ئەو کەسانێک کە بەرامبەری دەوەستن بەڵێ ئەلو ئێمە خەڵکی شاری هەولێر هەموو کاتێک ئامادەین بەرامبەر کە ئەو دژمنانە دەوەستین کە بەرامبەر خەڵکی شاری هەولێر دەوەستن ئێمە هەموو کاتێک ئامادەین کاک محمودەوە بتەحدید نییە ئەو هیچ بەیاننامەیەک و هیچ شتێک نییە لە ئارادا نییە کە نووری مالکی کە وەکو حکوومەتی عێراق بێگومان هەموو حکوومەتێکی مافی خۆیەتی کە سەروەری خۆی هەبێ چەک بکرێ خۆی بەهێز بکەوە وەکو چاودێرەکان ئەڵێن ئەوانە تەحدید نەکراوە کە ئەوچەکان ناکردن دژی هەولێر یان دۆیان هەرشوێنێکی دیکە بەکاربێنن مەبەستمان کڕینی چەک لە ئێستای عێراق بە تایبەتی بەم شێوەیە و ئەو گرێبەستانە کە ناشەفافن و لێ دوانەکەی لیستی هاوپەیمانی کوردستان کە دڵگرانە لە شێوازیکردنی ئەوچەکانە ئێمە باسی ئەوەیەکەین ئێوە باشە ئەو پارێکە بۆ تەکارەدا بیداتە فەقیر و کە مادەی 140 هەتاکو ئێستاکە وەستاوە بیداتە مادەی 140 و ئەو کەسانەی کە لە عێراق چەندەها کەس خانی بەسەدا ڕوخایە و بەبا ئەوەڵخامانەی دژمن کەتوونە بیداتەوانە باشتر نیە هیوادارم سەرنجی تو بۆ مالکی گەشتی بە ئەکەرا و پارە بیدەتەوان باشترەیان چەک پێ بکرێ سپاس کاکی محمود لە هەولێرەوە شێخ ڕەشید لە شاری سلێمانی بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکی بەڕێستان بەڕاستی من سەبارەت بە چکردنی مالکی بە چەشی زۆر ئاسایی بینم عراقێکی صاحب دەستورە سرۆر و سیادەی خۆی هەیە بۆ نمونە لە ڕابردووە بینیمان بە هاوکاری برادێکی خۆمان توانرا وەزیرێکی خارجی وڵاتێکی شۆڤێنی تورک بهێنێتە کەرکووک ئەگەری عراق چەک نەکرێ عراق بەهێز نەبێ سبێنە ئێبەن بۆ خاڵز بۆ شوێنێکە بۆ بەکار بۆ سلێمانی بۆ سێسایەک جا لەبەر ئەوە عراق ماسی خۆیەتی چەک بکرێ ئەسلحە بکرێ بەڵام شێخ وەکو چاودێرەکان ئەڵێن بێگومان لە یاساژدا بە پێیاسا پێویستە هێزی پێشمەرگی کوردستان ئەم چەکان ئەوانیش بگرێتەوە بۆ بە هێزی پێشمەرگی کوردستان نادرێ قوربان چەک با بەچێ بە یەکێتیان بە پارتی چەک با بەچێ بەچێ بە یەکێتی باگیان بە یارمەتی کوردستان وەزارەتی پێشمەرگایە وەکو خۆیان ئەڵێن کاکە جەرکە ئێستاش حیزبە بە قوربانە بن ئێستاش ئابوونەوەرە ژیرێ کام پێشمەرگە بە قوربان ئێوەش بەڕاستی ینی هەندێک شتەیە بۆ شوەیە مەی ڕوژێنن ئێوەش ڕاستەکان بڵێ کاکە جان ئێمە 2000 زمان هەیە 2 پێشمەرگەمان هەیە 2 ناوخۆمان هەیە 2 ئاسایشمان هەیە 2 داراییمان هەیە یعنی بەنە هەمووی دوودن بەڕاستی ناوچەکە لە هاوکێشیایە کاکە ژیان ئەوە تا تو چابۆ نمونە لەسەر سووریا و ئەوی عراق لەراخۆی بەهێزکا بتوانێت کە بەرهەنگاری تورکیا بێتەوە سووریا بێتەوە ئێران بێتەوە یا سعودیا بێتەوە قەتەر بێتەوە وڵات دیکە بێتەوە لەبەر ئەوە مالکی نەک مالکی ئەگەر علاویش بێت ئەگەر تاریخەشمیش لەسەر کورسێ بێ ئەگەر بەرزەمژەر لەسەر کورسێ بێ مافێکی شەرعی خۆیەتی عراقێکی دەوڵەتە قانونە دەوڵەتێکە کە لە UN هەیە حەلەمی هەیە ئاڵای هەیە بۆی هەیە مافی خۆیەتی بەڕاستی ئەمە نەبێت شتێک بەڕاستی هەندێک کەس ئەسکەرمە بۆ لایانی ئەوان و بۆ هەولێر بۆ دوو ئەی بۆ شێخەی بۆ لیستی هاوپەیمانی کوردستان دڵگەرانی خۆی نیشان داوای لەسەر شێوازی جۆرە گرێبەستان ئەمە مەزایدەکردنە بە قوربانە بم ئەمە مەزایدەکردنە دڵگرانی چی ئەو سوور ئەزارە سەرۆکۆمارێک و مافی خۆیەتیەوە بکڕێ ما حەقی خۆیەتی بەسەوە کاکە گەوجاندنی خەڵک سوێر بێ بە قوربانە بم ئەوە خەڵکی پێکەوە جێدێنن بەڵێ شێخ ڕەشید لە شاری سلێمانی سوپاس بۆ سەرنجی تۆ مراد خان لە دهۆکێ بەڵێ مراد خان کەرەمکە مراد خان لە باژارە دهۆکێ ئەگەر سەر هێلێمابی دیگەرە مراد خان لەسەر هێلێ نەمایە بەڵێ تەماشەوانین هێژا دیارە سەرنجە بۆ چونین گەلێک جودا بوون لەسەر تەوەریمە و پرژیک یا ئاساسیە بەبوویە هەندان دەگوتن نووری مالکی ئەفچێکی کردێژە بۆ کوردان لە هەیەنا چ تشتێک ڕۆژەڤێدانی نەکو و چمە ترسێک نەبێت سەربەیەکێک و دیار بکێک و فعلا نەبە وسایە بەڵێ لە زاخ و پەیوەندێک کەس بوارم گەرمەیە باشتر کای کومێت کەرەمکە بزعمت ام تلفون اين عارفيها ان عارفي لونها تتشابهوا
فیشخابۆر ئێمە بێگومان پەیامنێرمان هەیە لەوێ و ئەگەر پێویست بکە لە نەکە لە فێشخەوە لە شوێنێکە بێ ئێمە بەدوادا چونی ڕۆژنامە نووسی خۆمانەکەین فەرموو لە خزمەتدا بەرازم وەر لە پێشخابۆر ئەو پێشمەرگە هەموو دریا بە واجبێ بازە بە پازێ ئەو مسئولانە ئەو ئەشیانە ئەو تاریبە ئەو دنیا خراببوونە شەوانە بە ملیارە دەبنەوە خوا قبول دەکەوە بکەن چی دەبن بوو چی بن پێشتریش دەبن بەرخان دەینن مەڕی دەینن سێران دەینن هەموو پێشتشی دەبن ئەو پێشمەرگانەش گوناهان کوردیان ئەدی کورد بچ کوردە کاکو مێلەزا خۆیشی تو چیە بە تەحدید یعنی تۆش لەو ناوچە نزیکی لە کیلای لا فێشخابۆر لەوێ بەێ ئیشە من پێشمەرگاتیە پازە بە پازە خودە دڕینم ئەو مەسولانەش ئەوانە هەموارێک لۆ خۆ دەبن ئەمنیش کۆسەری و چی من و چیدی ئەویدی هیوادارم یارد خوارە بەڵێ کایکومێت بەڵێ سەرنجی تو گەیشت بەڕێزان کایکومێتیش پێشتری شەرلەزاخ و کایکومێت ئاڵێمە پێشمەرگەمە لەوێمە و دوو پەیوەندیات لە فێشخابۆرەوە ئاڵێن لەوێ تاریبی سنووری هەیە ئاڵێن لەوێ بە قاچاغی چەکۆ سیلا خۆشتی دیکە لەلایەن هەندێک لە بەرپرسەکانی هێزی پێشمەرگە لە ناوچەوەکو خۆیان ئاڵێ بێگومانەکۆیە جێلێ بۆ ئاودیوی سنووری سووریایکە هیوادارین لایەنە پەیوەنددارەکان جێلە و سەرنجە بێ کە ئەو بەڕێزانایان بە تایبەتی کایکومێت باوکی عەلی لە هەولێرەوە بەڵێ مرحبا کاکا سەرچاوم کاکا باوکی عەلی فەرموو باوکی عەلی گەرە لەسەر هێلنەما مام قادر لە هەولێرەوە پێم وایە دوا پەیوەندیەکە بە کورتی مام قادر فەرموو بەسەر چاو ئەمن دەرێم مالیکی ئیتیفاقی استراتیژی دەگە ئەمریکای هەیە لۆ ئەمریکا ئێستا خۆی کردیا بەڕێی من وەچی مقاوەلاتی لێهاتیە سین و رووسیا واز لە سین و رووسیا واز لە سووریای بینن مقابلیوی ئەو چەکانەی موافقت کردیا قەت برێ ئەمریکا نوقەی لێوە نایە بەڕێی من دیسانێکە ئەمە فرۆشراینەوە ئەمە وەکو مقاوەلات فرۆشراینەوە هیواداریشتم لیستی کوردستانی ڕاستن لە بەغدایە سەحب کاتەوە لۆ خاتری ئەوەی نقطەیەک بی تهدیدێک بی لۆ حکومەتی عێراقی چکم ئەو چەکانە هەموو بەسەر و جێلاتی هەموو حزبەکانی عێراقی دەکەوی لەگەڵ بەڵێ سپاس پۆیندەکەت بەڕێزان ڕێکان گەردی ئەنووسێ پێم وایە هێنانی ئەم چەکانە کاریگەری نێگەتیف هەیە دەبێت بەرپرسانی کورد زۆر بەوریایی مامەڵە بکەن هەروەها ئۆمەر بۆتانیش ئەنووسێ کەی مالێکی گوێی داوا بە نیگەریەکانی هاوپەیمانی کوردستانی هەروەها سەبح ڕەسی دیش ئەنووسێ هیوادارم هەموو بخۆینەوە بۆ بچنی من نیگەرانی ناوێت خوایە کرد نەوەی ئەکری ئەیدا لە کورد چونکە لە بەر ململانی ناوخۆی کورد دیارە کومنتێکی زۆر واضح نییە بەرحال بەڕێزان ئەم گەلێک سپاسیەوەتکەن کوایە ناون تەماشەوانین گەلێک هێژین مەبوون بێگومان بەرنامەمەژی وەکوەدیتی ناوۆنیشانی نوێ تەوەرەکی گەرمی ڕۆژەوێ بوو بچوون و سەرنجی جودا هەبوون وەکو چاودێر دەبێژن حەقی عێراقی ئەو خۆپەرچێک بکە لێ پرس ئەمەیە ئایا وەکو لیستی هاوپەیمانی کوردستان ئەڵێ ناشەفافی ناڕۆنی نازەڵالی شێوازی ئەم گرێبەستانە کە هیچ بەرپرسێکی سەربازی کورد لە کاتێکە سەرۆکیەرەکانی ئارتشی عێراق کوردە چەندین ئامر فەرقە و ئامر لیوا کوردن بۆ کەسیان مەسئولی استیخباراتی عێراق کوردن بوو کەسیان لەناو ئەم وەفدەدا نەبووە ئایا کاریگەری ئەمە لە پاشەڕۆژی عێراق بە تایبەتی لە ناوخۆی عێراقە چیا بێت لە کاتێکە کە بە پێی یاسا مافی پێشمەرگایە ئەم چەکانە ئەوانیش بەشیان هەبێ بوو بەشیانە بەرحال بێگومان ئەو پرسانە هەمووی ڕایجادەی کوردستانی بۆ بەرپرسەکان و لایەنە پەیوەنددارەکان ئەمێنێتەوە حتا سوبەهی تەوەرەکی گەرمتر دامت خزمەتەوە دابین گەلێک سوپاس بۆ تەماشاکردنەوە